والله شزيك الشعبي كتبه مويشان شامي عملية كري وما أنيبه باش الحمد لله دو عملية شكر يعني ئەحمەد لەگەڵ سارای خوشکیدا بریندار بوو و محەممەدی براشیان شەهید بوو. ئەو ئەحمەد پارچەیەک بەرچاوی کەوت و ئێستاکە دامەزراوەی مام ئەرکی چارەسەرکردنی ئەحمەد و سارایان لە ئەستۆ گرتووە. دیارە ئەحمەد لە شامیش چارەسەری وەرگرت و نەشتەرگەری بۆ کرا، بەڵام جارە دیار نییە ئایا نەشتەگەریەکە سەرکەوتووە بێت و توانێت دووبارە بەچای ببینێتەوە یاخود سەرکەوتوو نابێ. دیارە منداڵەکان لە ماڵەوە چاوەڕوانی هاتنی مامیانە کرد. لەو کاتێکە مامیان گەشت ئەحمەد و محەممەد و سارا ڕۆشتن دەرگا لە مامیان بکەنەوە. لەو کاتەدا هاوەنێک لەسەر جادەکە بوو تەقیەوە، بەهۆیەوە دەست بەجێ محەممەد گیانی لە دەستدا و شەهید بوو و ساراش قاچێکی پەڕی و ئەحمەدیش چاوی زیانی بەرکەوت و ئێستاکە لەژێر چارەسەردایە. دوای ئەوەی کە محەممەد گیانی لەدەستدا و سارا و ئەحمەدیش بریندار بوون، هەردووکیان چەند ڕۆژێک لە سووریامانەوە و دواتر دەستگای مرۆڤی مام ئەرکی چارەسەرکردنی ئەحمەد و سارای گرتەست و ئێستاکەوە تاین سلێمانی بۆی کە هەردووکیان چارەسەر وەربگرن.